سڵاوتان لەبێ. ڕاوێژکاری ڕاگەاندنی نووری مالکی ڕایگەیاند ڕۆژی یەکشەمەی داهاتوو سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێک دەگاتە هەرێمی کوردستان و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە هەولێر ئەنجام دەدات. عەلی موسەوی ڕاوێژکاری ڕاگەاندنی مالکی بێنارتی ڕاگەیاند ڕۆژی یەکشەمەی داهاتوو مالکی سەردانی هەرێم دەکا و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە هەولێر ئەنجام دەدات. دوای بڵاوبوونەوەی هەواڵی شەڕوپێکادانی نێوان گەریلاکانی پەکەکە و سوپای تورکیا بۆ یەکەم جار لە دوای پرۆسەی کشانەوە ئاپۆڕای جەماوەڕ ڕوویان کردە هەرێمەکانی شەڕ. بە پێی هەواڵی ئاژانسی فرات نیوز نزیک لە پەکەکە با بڵاوبوونەوەی هەواڵی شەڕ لە کۆمیسیۆنی چاودێریکردن لە شێرناخ نوێنەرانی ڕێخستنەکانی بەدەبەی شارەکە و چالەکان و دایکانی هەشتی و بە سەدان هاوڵاتی بەرەوەرێمەکە کە بانگەشە دەکرێت شەڕ و پێکەدانی تێدا ڕووداوە بەڕێکەوتن. ئاپۆڕای جەماوەڕ خۆیان گەیاندووەتە سەرهێڵی سنوورەکان. بەوەی سەختی برینەکەیەوە دوێنێ شەو گەنجێکی تەمەن 22 ساڵ لە یەکێک لە نەخۆشخانەکانی باشووری تورکیا گیانی لەدەستدا. بۆ شەو گەنجە بۆ یەکەم قوربانی خۆپیشاندان و پێکەدانەکانی تورکیا کە ماوەی 5 ڕۆژە بەردەوامە. دوێنێ شەوی هەزاران خۆپیشاندان ڕوویان لە گۆڕەپانی تەقسیم کرد لە شاری ئەستەمبوڵ و دروشمی ناڕەزایان دش بە حکوومەت بەرز کردەوە کە تێدایەزەکانی پۆلیس غازی فرمێسکرێژیان بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران بەکارێنا. فەرماندەی پرۆسەکانی دیجلە مۆڵەتی 72 کاتژمێری با گروپە چەکدارەکاندا کە لە دوای ڕووداوەکانی حەویجە چەکیان دش بە هێزەکانی ئاسایش بەرز کردوێتەوە. ڕژەیەوەشی کرد کە ئەگەر خۆیان و چەکەکانیان بەدەستەوە نەدەن ئەوە بەبێ بەزەی و بەدەستێکی پۆڵین لیان دەدرێن. لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی مەداپرێس عەبدولئەمیر زەیدی ڕاگەیان هێزەکانی ئاسایش لە پارێزگای دیالە خۆی بۆ پرۆسەیەکی ئەمنی گەورە دش بە چەکدارانی ڕێکخراوی قاعیدە ئامادە کردووە و لە چەند ڕۆژی داهاتووشدا ئەنجامی دەدات و تیشی. پرۆسەکە لەلایەن هێزەکە وەشەکانی پۆلیس و سوپاوە دەبێ و سەعاتی سفری پرۆسەکەش فەرماندەی باڵا دیاری دەکات. جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری خزمەتگوزاری ڕایگەیاند ئەولیژنانەی کە بۆ بە دۆداچوونی داواکاری خۆپیشاندەران پێکێنراون توانیویان ئەنجامی باش بەدەست بێن و ژمارەیەکیش لە داواکاریەکانیان جێبەجێ بکەن. لە چوارچەوەی سەردانێکیدا بۆ ناوچەی دۆرە لە باشووری بەغدا ساڵا مۆطلق ئاماژەی بۆش کرد کە ئەو داواکاریانەی جێبەجێ کراون بریتین لە هەڵگرتنی دەست بەسەرداگرتنی پارەی بلۆکرەکان و هەڵۆشاندنەوەی بەرگەی هەواڵگری نێنی و ئەمارکردنەوەی یاسای لێپرسینەوە و دادوەری و لەگەڵ کارکردن بۆ تەواوکردنی ڕێوشوێنە کۆتاییەکانی تایبەت بە ئازادکردنی زیندانەکان لە چوارچێوەی لێبوردنی تایبەتدا. ئاژانسی هەواڵی رووسیا لە هەزاری سێرگی لاڤیرۆڤ جێگیری وەزیری دەرەوەی رووسیا بڵاوی کردەوە ئەمریکا بە پێی پێویست فشار ناخاتە سەر هێزەکانی ئۆپۆزسیۆنی سووریا تا بەشداری لەو کۆنگرەی ئاشتیەدا بکەن کە بڕیارە لە ژنێڤ بڕێوە بچێت. جێگیری وەزیری دەرەوەی رووسیا ئاماژەی بۆش داوە هێشتا واشنگتن نەیتوانیوە ئۆپۆزسیۆن قایل بکات دەست لە داواکاری و مەرجی دەست لە کارکێشانەوەی بەشار ئەساد هەڵبگرێت. حکوومەتی لیبیا تانە لە بڕیارێکی دادگای تاوانی نێودوڵەتی دەدات کە داوای کردبوو حکوومەتی لیبیا سەیفولیسلام قەزافی ڕادەست بکات بۆی لەسەر ئەنجامدانی تاوانی دژی مرۆڤایەتی لێکۆڵینەوەی لەگەڵدا بکات. سەلاح مورغنی وەزیری دادی لیبیا ڕایگەیاند لیبیا دانە لەو بڕیاری دادگا دەدا و چی پێویست بێ دەیکات پێشکەشی دادگاکەی دەکەن بۆەوەی بیسەلمێنن کە لیبیا لە توانایدایەت سەیفولیسلام بە شێوەیەکی دادپەروەرانە و باپی پێودانگە نێودوڵەتیەکان دادگایی بکات. کورتەیەک راوەڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.